سلاوتان لەبێت بەڕێزان منداڵیم لە بازنەدا لەگەڵتانە بم ئەمڕۆ تایبەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەرێم قساکەین و دەپرسین ئایا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت دوێنێ لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی 7 حزبی سیاسی کوردستانی کۆبوونەوەیان ئەنجام داوەتە دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان و مەکتەب و دەستگای هەڵبژاردننی حزب و هێز و لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان تایبەت بە چەند خاڵێک بڕیاریان داوە ئێمە ئەمڕۆ پرسین ئەو خاڵانەی کەوا بڕیاریان لەسەرداوە و لە میدیاکانیشەوە بڵاو کرایەوە ئایا ڕێکەوتنی تەواوەتی لەسەر کراوە یانەوەتە کۆبوونەوەی تری بەدواوە دێ و ڕێکەوتنی تری لەسەرەکرێت ئەو خاڵانەش ئەوەی کە ماوەیەکە توانی بڵین نزیکەی 5 مانگە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان جگە لە پارتی دیموکراتی کوردستان کردویانە بە پرۆژە یاسایە کوداویانە بە پەرلەمان ڕخنیان هەبووە گلەیان هەبووە تیبینیان هەبووە لەسەری ئەویش هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان بووە و لە هەمان کاتدا داوایان کردووە کەوا بکرێت بە فرەبازنەی تاوەکو هیچ لایەنێک گلەی نەمێنێت بەوەی کەوا مافی بخورێت یاخود دەنگی لە شوێنێک بخورێت هەر لایەنێکیش یاخود هەر کاندیدێکیش حەقی تایبەتی خۆی پێ بدرێت ئەمە لەلایەکی تریشەوە تۆماری دەنگدەرانە کە بە پێی گوایە ئەتوانین بڵین تۆماری بایۆمەتری کۆمسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق دەکرێتە بنەمایەک بۆ هەڵبژاردن یاخود بۆ تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە و لە هەمان کاتیشدا بابەتی کۆتاکان یاخود نوێنەری پێکهاتەکان کەوا ماوەیەکی زۆرە خاڵی ناوکۆکی نێوان سەرجەم لایەنە سیاسیەکان بە تایبەت نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە کەوا نوێنەری پێکهاتەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان نین سەر بە پارتی دیموکراتی کوردستان یاخود و هێزانن کەوا نزیکن لە پارتی دیموکراتی کوردستانەوە و بە دەنگی خۆیان پێکهاتەکان ناچنە پەرلەمان گوایە ڕۆژی دووشەمە سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی فراکسیۆنەکان لەگەڵ نوێنەری پێکهاتەکانە کۆ ئەبنەوە چ لە ناوی پەرلەمان بێت چ لە دەرەوەی پەرلەمان بێت تایبەت بەم بابەتە قساکەن هەرچەنە ئەوان لە نێو خۆیاندا ئەتوانم بڵێم تا ڕادەیەک نەگەیشتون بەڕێککەوتن چونکە بۆچوونی جیاوازیان هەیە خاڵێکی تری زۆر گرنگ ئەویش هەموارکردنەوەی با بڵێن دووبارە متمانەدانەوەیە بە کۆمسیۆن هەرچەنە کە لە ماوەکانی ڕابردوو دەوترا کە دەبێت 6 مانگ بەر لە ئەنجامدانی هەڵبژاردن کۆمسیۆن جارێکی تر کارا بکرێتەوە دەپرسین ئایا کۆمسیۆن کارا کرێتەوە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن چۆن بەڕێوەچێت و ئەو دەنگۆیانی کەوا هەبووە لە ڕابردوو تاوەکو ئێستا گوایە مانگی دەی ئەم ساڵ دەبێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت ئایا هەموو ئەمانی کەوا هەیە ئەم خاڵانە گەیشتووەتە ئەو ڕێکەوتنەی کەوا دەتوانرێت هەڵبژاردن مانگی دەی ئەم ساڵ بە تەواوەتی ئەنجام بدرێت و هیچ کێشەیەک نییە سەبارەت بە پەیوەندیەکانی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش قسەی زیاترەکەم چونکە دەنگۆیەک هەبوو کە گوایە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێز قوبات ساڵەبانی ڕۆژی چوارشەممە لە نیوەی کۆبوونەوەیەکدا بەشداری کردو و قسەی خۆی هەبوو ئەمەشەکەمە پرسیار لە میوانەکەم بەڕێز ڕزگار حاجی حەمەند دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی دەستگاکانی هەڵبژاردننی یەکێتی ڕاستەوخۆ لە ستۆدیۆمیانمە کاک ڕزگار سوپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێر بێت سپاس دۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چۆن نەبینیت خوێندنەوەتان چییە بووی سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان خۆتان ئاگادارن ئەوەی کە ئێستا هاتوتە پێشەوە مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە لە ماوەی ڕابردوو نەتواندراوە لە وەختی دیاریکراوی خۆی هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەوانەش کێشە و گیر و گرفتی هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە دیارە کاریگەری لەسەر بارودۆخەکەش هەیە تەنانەت لەسەر بازاڕ و خەڵک و پێداویستیەکانی خەڵکیش بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تری هەیە وەکو بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی وێگرت و ئامادەکاریەکی باشکرا و پرۆژەیەکی یاسا هەموار کرایە و ئامادەکرا و لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنەکانەوە لە پەرلەمان چۆن دەڵێ ئامادەکرا بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت دیارە گرفت و بڵێن تەفاهم نەبوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەو یاسایە یاخود ئەو هەموارە وەکو پێویست جێبەجێ نەکرا چەندین دانیشتن و کۆبوونەوەی لەسەریە کرا لە ڕابردوو لە سەرۆکایەتی هەرێم و لە شوێنە جیاجیەکانیش لەلایەن دەستگای هەڵبژاردننی لە لای ئەوان و لە لای ئێمەش بەڵام نەگەیشتینە تەفاهمێک دوا بە دوایی ئەوەی دەست پێشخەریەکی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بابڵ کە
پێی باش بوو کە دەست پێشخەریای بکرێ و کۆبوونەوە و هەماهەنگی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان بکرێت و هەوڵ بدرێت یاساکە هەموار بکرێتەوە کۆمسیۆنیش کە ماوەی 3 ساڵە وادەکەی بەسەرچووە بە شێوازێکی چۆن دەڵێ بە شێوازێکی یاسایی بە پێی ئەو ڕێکارانەی کە لە پەرلەمانی کوردستان دیاری کراوە ئەوانش کۆمسیۆنەکە هەموار بکرێتەوە. ئێمە پرۆژانەمان زیاتر لە 6 مانگە هە پرۆژە یاسایی هەمواری یاساکە و کۆمسیۆنیش ئامادە کردووە، بەڵام تا ئێستا ڕاستە لەسەر کۆمەڵێک بابەت کۆبوونەوە کراوە، تەفاهم کراوە، لێک تێگەیشتن هەبووە، بەڵام بڵێنگەیشتنێتە ڕێکەوتنی نهایی نەخێر. باشە کاک ڕزگار سەرڕای ئەوەی کە ئەم بابەتانەیە خودم خاڵانەی کە تایبەتن باڵبژاردنەوە خاڵی ناکۆک بووە توانین بڵین لە نێوان پارتی دیموکراتی کوردستان حزب و لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان، بەڵام ئەمە ئەم بابەتانەی تایبەتە باڵبژاردن جگە لە چەند خاڵێکی تر کە ئەتوانین بڵین ناکۆکی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە لە ئێستادا پەیوەندیەکانیان چۆنە لە دوای ئەو هەموو کۆبوونەوەی کەوا ئەنجامیان داوە؟ خۆی بە شێوەیەکی گشتی کۆبوونەوە کراوە، دانوستان کراوە لەسەر کۆمەڵێک بابەت، بەڵام کێشە و گیر و گرفتەکان ئێستا ئەوەی کە هەیە لەسەر ئەوەی کە ئەتوانم بڵێم لەم حکوومەتی ئیستاکە ناڕەزایی و گلەیی زۆری خەڵکی کوردستان هەیە، وەکو پێویست خزمەتگوزاری و پێداویستەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئەوانە وەکو پێویست دابین نەکراوە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەرپرسیارە بەرامبەر ئەو سنوورە، بەرپرسیارە بەرامبەر هەموو کوردستان لە هەر سنوورێک کە کێشە و گیر و گرفتی هەبێ، پێداویستی ڕۆژانەی هەبێ، دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پێی کە لەو حکوومەتە بەشدارە، لەو حکوومەتە شەریکە، ئەبێ پێداویستی و داخوازیەکانی خەڵک جێبەجێ بکرێ، بەڵام حکوومەت کەم تەرخەمی کردووە و هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستانیش زۆر دراوە لەگەڵ برادرانی پارتی، لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێم، ئەوانە هەمووی گرفت و کێشە بوون. ئەتوانم بڵێم جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمیش کاقوبات کە با بڵێن لە یەکێتی نیشتیمانی کوردستاندایە و هەمیشە لە هەوڵی و کۆششی و داخوازی و داواکاریەکانی ئەوە بووە کە خواست و داخوازی ئەو سنوورە ئەو خەڵکە جێبەجێ بکرێت، بەڵام کارگەیشتە ئەوەی کە پێداویستیەکان و داخوازیەکان یاخود گوێ و گرنگی بەو سنوورە نادرێت، ئەویش گەیشتە ئەوەی کە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران هەڵپەسێرێت، خۆی لە خۆیدا کە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران نەکاتواتە گرفت و کێشە هەیە. تەدەخولات و چۆن دەڵێ کۆمەڵێک بابەتی تێکەڵکردنی کۆمەڵێک بابەتی سیاسی گرفت بە حکوومەتەوە و کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە کار ئاسانی و پێداویستی و میزانیە و داخوازیەکانی ئەو سنوورە جێبەجێ نەکرێت، ئەوە بە تاکیدەوە گرفتێکی گەورەیە، چونکە لە ڕابردوو کە ئەو حکوومەتە دروست بووە پرۆژەی ئەو هێزوولایەنە سیاسیانەی کە لە حکوومەت بەشدارن بەرنامەجی حکومی چۆن دەڵێ پرۆژەیەکی یان ئیمزا کردووە کۆک بوون لەسەر چەندین خاڵ کە خزمەتگوزاری پێداویستەکان دابین بکرێ، ئەمە نەکراوە کە نەکراوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش تەعامل لەگەڵ حکوومەتێک ناکات کە خزمەت بە سنوورەکە. باشە کاک ڕزگار بەر لەوەی کە پرسیارەکانم تایبەت بکەم بە هەڵبژاردننی هەرێمی کوردستانەوە گەر ئەو پرسیارەش بکەم، جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز قوبات ساڵەبانی لە هیچ کام لە کۆبوونەوەکانی دەستگاکانی هەڵبژاردن بەشداری کردووە؟ تا ئێستاکە لە کۆبوونەوەکانی ئەوانێکی ئێمە لەگەڵ لایەنە سیاسیەکان کردومانە کاقوبات بە شێوەیەک لە هیچ کۆبوونەوەک بەشداری نەکردووە. باشە ئەو خاڵانی کە لە میدیاکانەوە بڵاو کرایەوە لە کۆبوونەوەکەی دوێنێ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی کە حەوت حزب وەلایەنی سیاسی کوردستانی کۆمەڵێک بڕیاریان داوە، ئەمانە ئەتوانین وەکو بڕیارێک ببینین یان وەکو ڕێکەوتنی یەکجارەکی یان هێشتا کۆبوونەوە ماوە بکرێت بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتنی کۆتایی؟ زین چۆنە ئێمە لە ڕابردوو ئەو پرۆژە یاسایی کە باسمان کردو، ئێمە زۆربەی زۆری لایەنە سیاسیەکان پرۆژە هەموارێکیان ئامادە کردبوو، ئەوەی کە لەوێ حزوری هەبووە تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبێ، ئەگەر نابچوتنەوەی گۆڕان کۆمەڵ یەکگرتوو و تەنانەت نەوەی نوێش لە پەرلەمان لەگەڵ کاندیدە سەربەخۆکانیش لەوێ ئیمزایان لەسەر ئەو پرۆژەیە کردوواتە ئەو پرۆژەیەکی گشتگیرە، پرۆژەیەکە هەموارێکە کە هەموو لایەن و هێزوو لایەنە سیاسیەکان بڕوایان پێی هەیە بۆ
باشکردنی یاسای هەڵبژاردنە، چونکە ئەم یاسایە و سیستمی هەڵبژاردنەی کە لە ڕابردوو لە پەرلەمانی کوردستان بەکارهێنراوە سیستمێکی زۆر کۆنا، کێشە و گیر و گرفتی زۆر دروست کردبوو بۆ هەڵبژاردنەکانی ڕابردوو. ئێمە دوای من دەست بەکاربوونمان و لە دەستگای هەڵبژاردن دیارە بەوردی دراسەیەکی یاساکەمان کرد، هەموو ئەو پێداویستیانەی کە لە ڕابردوو بەکار هاتووەکو پێویست نەبووە، خەڵکی کوردستان دەنگدەر وەکو پێویست بەشداری هەڵبژاردنەکانیان نەکردووە، متمانەیان بە هەڵبژاردنەکان نەبووە، لەبەرەوەی یاساکە کێشە و گیر و گرفتی هەبووە، کێشە و گیر و گرفت بۆ کاندیدەکان، بۆ نوێنەرایەتی کردن. کاندید خۆشی نەیزانیوە کاندیدی چ سنوورێکە، چونکە بۆ حکومەی ئەم یاسایە کۆنە لە دنیا ئێستا یەک بازنەی بۆ هەرێمێک بۆ وڵاتێک لە هیچ وڵاتێکی دنیا ئێستا سیستمە بەکار ناهێنرێەوە. ئێستا کە لە کوردستان بەکار هاتووە گرفتی زۆری هەبوو، بۆیە ئێمە درکمان بۆ بابەتە کرد، خسمانە بەرنامە و بەهامە هەنج و هاوکاری و هەموو لایەنە سیاسەکانیش پێمان وابووە بەو پێی کە پرسی قانونی انتخابات پرسێکی نیشتیمانیە، ڕەهەندی نیشتیمانی هەیە، ئەبێ هەموو لایەن هێز و لایەنە سیاسەکانی کە لە کوردستان هەن چی ئەوانەی کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستان و چی ئەوانەی نیشانە ئەبێ دابنیشن ڕێکەوتنی سیاسی، ڕێکەوتنی چۆن دەڵێ ڕێکەوتن و گفتوگۆ و تەفاهمی تەواو بکەن بۆ ئەوی ئەم یاسایە بە هەماهەنگی و هاوبەشی هەموو لایەک چۆن دەڵێ هەموار بکرێتەوە. ئێمە هەموو هێز و لایەنە سیاسەکان بەیەکەوە کۆک بووین لەسەر ئەوەی کەم یاسایە بە شێوەیەک هەموار بکرێتەوە، خەڵکی کوردستان متمانەیان هەبێت، دەنگدەر بتوانێت بڕوا دەنگ بدات، نەک پێشوەختە هەست بە گرفت و کێشە بکات و بڵێ من بەشداری لەو هەڵبژاردنە ناکەم، ترسی هەبێت لە ساختەکاری، ترسی هەبێت لە کۆمەڵێک کورسی کە بەناڕەوا یەکلایی دەبێتەوە بۆ هەندێک لایەنی سیاسی. ئەمانە هەمووی بەسەریەکەوە وای کرد کە هەمومان یەکدەنگ و کۆدەک بین. لە ڕابردوو ئێمە چەندین دانیشتن لە سەرۆکایەتی هەرێم کرا، هەموو سەرۆک و سکرتێری هێز و لایەنە سیاسیەکان بەشدار بوون. ئەم پرۆژەی کە ئێمە ئامادەمان کرد و تەقدیممان کرد، بەڵام ئەو کاتە ڕەزامەندی لەسەر نەبوو. دوای ئەو دەستپێشخەری سەرۆکی یەکێتی جارێکی کە دەستمان بە دانیشتنەکان کرد، ئیستا لەسەر کۆمەڵێک بابەتی هەڵبژاردن لەسەر یاساگە دەتوانم بڵێم گەیشتونێتە تەفاهم و لێکتێگەیشتنی زۆر باش، بەڵام خاڵی ناکۆکەشی هێشتا ماوە، چونکە تو یاسایەک لە ماوەی چەندین ساڵ نزیکەی وا بوو بە 30 ساڵی ڕابردووی ئەم یاسایە لە هەموو هەڵبژاردنەکان بە یەک میکانیزم بە یەک سیستم ئەنجام دراوە. حتمما لەگەرە قۆناغی ئیستا ناگونجێ ڕێژەی دەنگدەران لە کوردستان هەڵبژاردن بە هەڵبژاردن ڕوو لە کەمی بووە، بۆیە ئێمە ئەومان پێشنیار کردووە و کۆمسیۆنی کوردستانیش لە هەموو کۆمسیۆنەکانی دنیا کە پێشەوەی ماوەکەی کۆتایی پێ بێت دەبێت 6 مانگ پێش ئەوە پەرلەمانی کوردستان بێ، عێراق بێ، هەر شوێنێکە موسسەی انتخابات یاخود کۆمسیۆنی هەڵبژاردننی هەبێت دەبێت ئامادەکاری بکات، دژنەی بابڕین خوبەرا ئامادە بکات بۆ چۆنیەتی دیاری کاندیدکردنی کۆمسیارەکان و ئیختیبارکردنیان و دواتر هەڵبژاردنیان. ئەمە 3 ساڵ بەسەر ئەوان ڕەت بووە، واتە دەبێت ئەمانە هەمووی بەیەکەوە چارەسەر بکرێ، دوای ئەوەی هیچ خاڵێکی ناکۆک نەمێنێ، ئەنجا ئەو کاتە هەموو لایەنە سیاسیەکان ئەو بڕیارانەی کە دوێنێ بڵاو کرا کۆمەڵێک خاڵی زۆر گرنگ، بەڵام بەڕێز دەڵێت هەندێک خاڵ ماوە کە ناکۆکی لە سەرەتاوە ئێستا و خاڵانە چین کە بوونەتە خاڵی ناکۆک لە نێوان لایەنەکانە و نەگەیشتن بەڕێکەوتن. ئەوەی کە لەسەری تەفاهم و گفتوگۆی لەسەر کراوە لەسەر مەسەلەی کوردستان بکرێت بە 4 بازنە، ئەمە ڕێکەوتنی لەسەر کراوە سەبارەت بە مەسەلەی بەکارهێنانی بایۆمەتری بە هەموو پێداویستیەکانیەوە، سجدی تۆماری دەنگدەرانی عێراق کە ئەوەی کەڵبژاردننی 21 پێکراوە ئەم سجد لە بەکار بێت. طبعاً ئەوانە هەمووی کە ئاها باسی دەکەین دیارە ئەگەر بە دەقیقی شیکاری بۆ بکەین ئەمانە ئەم بابەتانە کە بەکار دێنرێت چی سجلی تۆماری دەنگدەران لەبەرەوەی سجلی تۆماری دەنگدەرانی کوردستان کێشە و گیر و گرفتی زۆری تایە، ناوی دووبارەی تایە، ناوی مردوو ئەوانەی تایە، ئەوانە هەمووی چارەسەر نەکراوە. سزنی تۆماری بۆ عێراق کارتی چۆن دەڵێت دەنگدان کارتی بایۆمەتریە، واتە ئەو کەسەی کە هەڵگری ئەو کارتەیە وێنەی خۆی لەسرە بەسم هەر هەردە پەنجەمۆرەکەی تای هەیە لەناو لەگەڵ بیتاقەکە، یعنی خەڵکی زیندوو ئەو کەسە ئامادە بۆ خۆی تەحریسی ناو شتەکەی کردوواتە تۆ دڵنیایی بە دەنگدەر دەدات بە خەڵکی کوردستان دەدات کە ئەم بیتاقەیە ناتواندرێ
کەسێکی تر لە جیاتی کەسێکی تر دەنگ بدات ناتوانێت کەسێک تر بەم بیتاقەیە چەندین جار بەو پێی سیستمەکە سیستمێکی ئەلکترۆنیە و هەروەها جیهازی تەحقق جیهازی ناسینەوەی بایۆمەتری ئەوە گرنگە بەشداری دەکرێت دواتر جیهازی تەسریعی نەتایج کە دەنگەکان بە ئەلکترۆنی دەژمێردرێتەوە ئێمە کۆمەڵێک میکانیزمی زۆر سەردەمیانە زۆر پێشکەوت و لەم سیستەمە بەکاردێت و هەموو هەوڵەکانیش بۆ ئەوەیە بۆ ئەوەی کەمترین ساختەکاری بکرێت ئێمە لەسەرەوەی بایۆمەتری و چواربازنەوە ئەوانە ڕێککەوتوین لەسەر مەسەلەی کۆمیسیۆن دیارە کۆمیسیۆن ماوەکەیان بەسەر چووەدا پێمان باش بووە پەرلەمان لیژنەی خۆی ئامادەکات بۆ ئەی لێساوە ئامادەکاری بکات لیژنەی خوبەڕا بۆ چۆنیەتی وەرگرتنی CV و با بڵێن ئەو کۆمیسیۆنەی کە هەیە CV ئەوانەی ئەتوان بێنەوە ناو کۆمیسیۆن و بە جارێککە تەقدیم بکەنەوە یان ئاڵ و گۆڕ دەکرێت ئەوانە هەمووی سیستمەکە پەرلەمان ئەتوانێت ئەوانە جێبەجێکات لەسەر ئەو بابەتانەش ئەتوانم بڵێم لێک تێگەیشتنی زۆر باشە بووە ئەم خاڵ ناکۆکانی ئەم خاڵی کە ناکوشی لەسرە زیاتر مەسلەی پێکهاتەکانە خۆتان ئاگادارن پێکهاتەکان لە کوردستان ڕێژەیەکی باشیان لە عفو لە پێکهاتەکان بۆ ژمارەی پێکهاتەکان دیاری کراوە 11 کورسی کۆتا دیاری کراوە خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان پێیان وایە ئەم 11 کەسەی کۆ بە پێکهاتەکان دەستنیشان کراوە نەیانتوانیوە نوێنەرایەتی ڕاستەقینە و حەقیقی پێکهاتەکانی خۆیان بکەن یەک و سربەخۆیی خۆشیان لەدەستداوە هەمیشە لە هەموو بڕیارە یاساییەکان بەڕاستی لایەنگیری تەرەفێک بوون کە ئەوە وای کردو کۆمەڵک کێشە و گیر و گرفت بۆ پەرلەمانی کوردستانیش دروست بێ و بوونی خۆشیان خستۆتە ژێر بەرپرسیاری باشە کاک ڕزگار سەبارەت بە نوێنەری پێکهاتەکان پێم خۆشە چونکە ئەو خاڵەیەکەوە بەڕێز دەڵێ تاوەکو ئێستا نەگەیشتنەوە تەڕێککەوتنێک لەسەری ورتر قسەی لەسەر بکەین سەبارەت بە سیستمی یاخود هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن کە سیستمی فرەبازنەی چواربازنەی بەپێی پارێزگاکانی هەرێم دیاریتان کردووە ئەمە سیستمێکی نوێ بۆ هەرێمی کوردستان لایەنەکان حیزبەکان چۆن ڕێکەکەون چۆن جێبەجێیەکەن چۆن کاری لەسەرەکەن تاوەکو زەرمەند نەبن ئێمە ئەو سیستمە حەزەکەم بۆ بینەران شو بۆ ئێوە ئەو سیستمە سیستمێکی زۆر بە تازە نییە یعنی لە عێراقی زۆر تەجروبەیە کراوە خۆ لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2010 لە 14 لە 18 بەم سیستمە کراوە هەموو پارێزگایەک بازنەیەک بووە باشە هەرێمی کوردستان سود لەو ئەزمونە وەربگرێت ئێستا لە کوردستانیش بە هەمان شێوە خۆت و لە هەولێر و سلێمانی دۆک چونکە هەڵەبجە بە ڕەسمی لەسەر عێراق تا ئێستا نەبووە بە پارێزگا لەسەر سلێمانیە ئەم سێ پارێزگایە ئەو سیستمە تاقی کراوەتەوە ئەو دەتوانم بڵێم تا ئاستێکی باشیش ڕێگەی گرتووە لە فەوتاندنی دەنگ و ئەوانە ئێمە لە 21 بەم 21 گۆڕانکاری عێراقرا بە 83 بازنەگەرنا عێراق 18 بازنە بوو ئێمێکەوەی داوامان کردەوە سیستەمە بەکار هاتووە ئەتوانم بڵێم گونجاویشە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کە ئیستاکە لە ساحی سیاسین یاخود بەشداری هەڵبژاردنەکانی کوردستان دەکەن ئەتوان سوودمەند بن لە بابەتە تەجروبەیەکی نوێ نیە بەڵام تەجروبەیەکی باشە لە پەرلەمانی کوردستان بەهۆی ئەوەی کە کۆمیسیۆنێکی خۆیان هەیە بەڵام سجلی تۆماری دەنگدەران سجلی کوردستان سجلێکی وەڕەقیە واتە بایۆمەتری نییە دەنگدان بایۆمەتری نییە کارتی بایۆمەتری نییە و پێداویستی و ئەزیزانەی لە عێراقی لەوێ نییە ئێمە بیرمان لەوە کردوێتەوە پێشنیاری ئەوەشمان کردو کە ئەوانە بەکار بێت چونکە خەڵکی کوردستان گەیشتۆتە ئەو ئاستەی کە یاسایەک سیستمێکی هەڵبژاردن کە متمانەی پێنەبێت بەشداری هەڵبژاردن ناکات خۆمان و خۆتانی گوێتان لەوە بۆ زۆر جاری وایە خەڵک دەرێکاکە من پێش ئەوەی بڕۆمە هەڵبژاردن لەم هەڵبژارانە من دەنگەکەم لە جێگەی من دراوە یان 11 کورسی بۆ لایەنێک پێشوەختە ڕۆیشتووە ئێمە ئەبێ بە دوای ئەوە بگەڕین چارەسەرێک بدۆزینەوە دڵنیایی و متمانە بدەین بە خەڵک ئێمە هێنانی سیستمێک و هەموارکردنەوەی یاسایەک ئیتر ڕێگری دەکرێت لەو بابەتانە ئەوەی کە گرفتی پێکهاتەکان من خۆم بەداخەوە دەرم چونکە من هەمیشە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی تەواوی پێکهاتەکان دەکەین لە برا مەسیحیەکان لە برا تورکمانەکان و ئەرمەن و هەموو ئەوانەی کە لە کوردستان دەژێن هاوڵاتی ڕەسەنی هەرێمی کوردستان و برای هەموو لایەکمانن ئەمان چۆن ڕۆڵیان لە ناو پەرلەمان ڕۆڵێکی باش نەبووە هەمیشە لایەنگیری لایەنێکی سیاسیان کردووە ئەوە کە ئەوە وای کردووە پێکهاتەکان
بەڕاستی دەبێت هەموو خەڵکی کوردستان لە چەند کەسێکەوە نەڕوانە ئەم پێکاتانە چونکە پێکاتەکان خەڵکی خۆشەویستی هەموو لایەکمان دەبێت ئێمە هەمیشە ڕێزیان لێ بگرین هەمیشە گوێ ڕایەل و ڕاوێژیان پێ بکەین لە هەموو پرسە لەگەڵمان بن بەڵام ئەو گرفتەی کە لەوێ هەبووە ئەمە مای ئەوە بووە کە خەڵکیش ناڕەزاییەکی هەبێت ئێستا خەڵکی کوردستان پێیان وایە کێشە و زۆربەی زۆری کێشە و جیرگرفتەکان لەبەر ئەوەیە کە ڕێکەوتن لەسەر پێکاتەکان نەکراوە خۆی فعلەنیش کێشەکە گرفتە ئەمە ئێمە پێمان وایە ئەم پێکاتانە ئەم نیازە کۆتایی کە پێکاتەکان دیاری کراوە نوێنەرایەتی حەقیقی منتیقەکان ناکەن هەندێک منتیقە هەیە هەندێک سنوور هەیە مەسیحی لێە نوێنەریان نییە هەندێک منتیقە هەیە تورکمانی لێە نوێنەریان نییە نوێنەرایەتی نەکراون و بە پێچاوانیشەوە ئەو خەڵکانشی کە لە ناو پەرلەمان بە حیسابی ئەوەی نوێنەرایەتی پێکاتەکان لەگەن تەنانەت لە ماوەی 20 ساڵی ڕابردوو ڕۆژێک سەردانی ئەو پێکاتانەی ئەویان نەکردێت. کاک ڕزگار بەپێی ئەوەی کە بڵاوتان کردوێتەوە بڕیارانە کە گویا بەپێی داتاکانی وەزارەتی پلاندانانی عێراق کورسی پێکاتەکان دیاریەکرێن ئەم داتایانە چۆنە؟ چۆن دیاریەکە کورسیەکان؟ زین چۆنە؟ ئەمە نەکرد کورسی پێکاتەکان داتای عێراق هەموو پارێزگایەک لە پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دیارە ئامارێکی تایبەت بەخۆی هەیە بە شێوەی بە ڕێژەی نسبە و تەناسوبێک هەموو ساڵێ ڕێژەیەک دیاری کراوە لە سەتا بۆ چونکە ئاماری تەواوی عێراق ماوەیەکی دوور و درێژە نەکراوە تا و ئامارە بکرێت بە شێوازێک ساڵانە ڕێژەیەکی تەقدیری هەیە زیاد دەکرێت بۆ سەر ئاماری ئەو شوێنانە لە کوردستان 100 کورسی هەیە ئەم 100 کورسیە کە بتەوێت کە کوردستان ببێت بە 4 بازنە ئەبێت تەوزیعی بەسەر هەر 4 پارێزگاکە ئەوەلجار 100 کورسیەکە بەسەر باورین ژمارەی دانیشتوانی کوردستان دواتر ئەو ڕقەمێک دەرچێت ئەو ژمارە دوای تەوزیعی دەکەی بەسەر ژمارەی دانیشتوانی پارێزگاکان ئێمە شتێکمان ئامادە کردەوە و دەستگای هەڵبژاردنەکان یەکێتی لایەنە سیاسیەکانیش بەدڵنیایەوە لایەن هەیە بەپێی ئەم 100 کورسی کە تەوزیع ئەکرێ بەسەر پارێزگاکان دهۆک 24 کورسی بەردەکەوێت بەپێی ئەم تەوزیعی کە هەیە هەولێر 35 سلێمانی 39 هەڵەبجە 2 کورسی ئەم 100 کورسیە بەو شێوازەیە ئەوەی کۆتاکان یانزە کۆتاکان تەبعەن تا ئیستاکەنی با بڵین لێک تەفاهم نەکردنەکە لەسەر ئەوانە ئێمە داوامان کردووە ئێمە پێشنیارمان کردو لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسیەکان یا ئەوەتە سجلی تۆماری دەنگدەرانیان بۆ بکرێت بۆ پێکاتەکان کە ئەوان خۆیان وەکو پێکاتەکان خەڵکی خۆیان کۆمیسیۆن کاراکرایەوە ماوەیەکیان بۆ دابدرێ ماوەی تەحدیث هەموو پێکاتانەی کە ئەو کەسانەی کە خۆیان بە دەنگدەر یاخود لە پێکاتەی مەسیحین کلدن ئاشورن یاخود تورکمانن ئەتوانن لە تەحدیثەکە بڕۆن سزلێکی مرکز و بنکەیان بۆ بکرێتەوە لەوێ ئەوانە بتوانن ناوی خۆیان تۆمار بکەن بۆ ئەوی لە هەڵبژاردن هەم بنکەی دەنگدانی تایبەت بە خۆیان هەبێ هەم سجلی تایبەت بە خۆیان هەبێ ئەمە ڕێگایەک بۆ ڕێگای دوێمیش گوتمانە ئەم پێکاتانە ئەگەر لە دهۆک و هەولێر هەبن لە سلێمانیشەوە چەندین ساڵە ینی کەنیسەی لێ و مەسیحی لێ لە کەفری تورکمانی لێ ئەبێ ئەوانش دوێنێ شەمە کۆبوونەوە کەسان ئەنجامدا بەڕێز دەڵی لەسەر کورسی پێکاتەکان یاخود کۆتاکان نەگەیشتین بە هیچ ڕێکەوتنێک پارتی دیموکراتی کوردستان دوێنێ لە کۆبوونەوەکە سەبارەت بە پێکاتەکان یاخود کۆتاکان ئەتوانین بڵین کۆمنتیان چی بووە چونکە دوێنێ دوای کۆبوونەوەکە ئەوان وتیان ئێمە نەرمیمان نواندووە لە سەرجەم خاڵەکانە بە تایبەت ئەو خاڵی کە تایبەتە بە کۆتاکانەوە ئێمە پرۆژەیەکی هەموار و هەموو لایەکمان لە ڕابردوو کردومانە و ئێستا کۆچین ئەوەی کەماوەتەوە لەسەر پێکاتەکان ئێمە وا ڕێکەوتوین کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ ئەو پێکاتانەی کە نوێنەرایەتی پێکاتەڕایەکانی هەموو لایەنە کۆک و ناکۆکەکان دێتەوە کۆبوونێکی هاوبەش دەکرێت هێز و لایەنە سیاسیەکان و بۆ ئەوەی لەسەر ئەوە ئەنجا بتوانین بڕیاری کۆتایی بدەین چونکە هەر یاسا هەمواری یاسا پێکاتەکان کۆتاکان کۆمسیۆن ئەمانە کۆمسیۆنی هەموو کوردستانە بە هەموو دانیشتوانەکانی بە هەموو پێکاتەکانی ئەبێت لەسەر هەمووی ڕێکەوتن بکرێ و بە بەشداری هەمووشی بێت هەروەکو چۆن پێکاتەکان بۆیان هەیە مافی خۆیانە بێن لەسەر کۆمسیۆن کە لە ناو کۆمسیۆنیش نوێنەریان هەیە بێن بەشداری بکەن لە هەمواری یاساکە بە هەمان شێوە با بڵین لایەنە سیاسیەکان کوردیەکانیش بۆیان هەیە هاوکار و هەماهەنگ بن بە یەکەوە چونکە داڕشتنی یاسای هەڵبژاردن پرسی نیشتیمانیە ئەبێ هەرچی لەو وڵاتە بژێت
ئەگەر کورد بێت ئەگەر موسڵمان بێت ئەگەر کریستیان بێت ئەگەر تورکمان بێت دەبێ مشارەکە بکات لە هەموارەکە و لە یاساکە. باشە ئەو سەردانی کە بڕیارە ڕۆژی دووشەممە ئەنجام بدرێت لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی فراکسیۆنە جیاوازەکانە بۆ لای پێکهاتەکان چ لە ناوی پەرلەمان چ لە دەرەوەی پەرلەمان، بەڵام کێشەیەکی تر هەیە لێرە کاگرزگار، پێکهاتەکان لە نێو خۆیان داوانیشە بن بە دوو بەشەوە، بەشێکیان بێگومان لەگەڵ ئەو ڕایان کەوا پێکهاتەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان نەچۆتە پەرلەمان، هەندێکی تریشیان بە پێچەوانە و لایەنگری پارتی دیموکراتی کوردستانەکەن و پێیان وایە ئەوان خۆیان کە خودی ئەتوانی بڵێن نوێنەرەکانن کە خۆیان بە نوێنەری ڕاستەقینەی پێکهاتەکان ناساندووەکەوان نوێنەری ڕاستەقینەی پێکهاتەکان ئەمەیان چۆن چارەسەرەکرێ ئەگەر پێکهاتەکان لە نێو خۆیاندا نەگەنە ڕێککەوتنێک؟ خۆی سەردانی نییە بۆی ئاگاداربی بەرنامەکە کۆبوونەوەیەکە لە ناو پەرلەمانی کوردستان نەکرێت و هەموو پێکهاتەکان لەوێ بانگەکرێت. ئەمە یەک دوو بە تەکید ئێمە بۆ لە ناو ئێمە بەسەر بابەتێک ئەوە چەندین وان نزیکەی چەندین مانگە ناکۆچی لەسەر یاسای هەڵبژاردن هەیە، ئەوانیش تقریبەن هەمان نەتەوەن، هەمان پێکهاتن، هەمان خەڵکن لەکە لە کوردستان دەژیان، ئەمانیش بیر و ڕای جیا هەیە، ئەمانیش بەشێک لە مەسیحیەکان من ئاگادارم هێز و لایەنە سیاسیەکان بەڵێ ناکۆکن و پێشیان وایە ئەمانەی کە ئێستا ناو پەرلەمانن نوێنەرایەتی ئەوان ناکەن، گلەیی و گازاندەیان هەیە. ئێمە ئەبێ هەموو لایەکمان چی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و هەموو هێز و لایەنە سیاسیەکانی تر دەبێت ئێمە هاوکاری ئەوانش بین لە نزیکبوونەوەیان، لە نزیککردنەوەی داخوازی داواکاریەکانیان، لە نەتیجە کە هەمواری یاسا دەکەیتەوە مەسلەی یاساکە، سیستمەکە، بازنەکان، پێکهاتەکان هەمویان بۆ کوردستانە و ناشکرێ ئێمە پرۆسەیەکی دیموکراسی گرنگ کە پەیوەستە بە هەموو کوردستان، ئێمە لە ڕابردوو باسمان لە دیموکراسیەت و ئازادی و دەستاودەستکردنی دەسەڵات و هەڵبژاردن و ئازادیەکان کردووە، ئەبێ ئێمە هەوڵەکانی خۆمان یەخەین بۆ ئەوی ئەم پرۆسەیە جێبەجێ بکرێت، ئەبێ هاوکاروی کێش و جیرروکرد لەناو ئێمە هەیە بۆ هەمان شێوە لەلای ئەوانیش بێت. باشە کاک ڕزگار سەبارەت بە کاراکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئەگەر قسە بکەین، ئەتوانین بڵین کەوا لە کاتی کاراکردنەوەی کۆمیسیۆنەکە زیاد دەکرێت یان کەمەکرێت یانەوەتە هەر بە پێی ئەوەی کە خۆی هەبووە بە پێی بەرکەوتەی هەڵبژاردن نەبێت؟ نا خۆی کۆمیسیۆن ئەزانین چۆنە، ئەمە مەسەلەی کۆمیسیۆن نابێ بەرکەوتی هەڵبژاردن، ئێمە دەڵێن کۆمیسیۆی سەربەخۆی کوردستان کە سەربەخۆی ینی ئەوە نیە، بەڵام ئێمە ئەبێ خۆی ژمارەی کۆمیسیۆن لە عێراق نوۆیە، لە ئەوێش نوۆیە، بەڵام پەرلەمان ڕێکاری خۆی هەیە، لیژنەی خوبەڕایی خۆی هەیە، ئامادەکاری دەکات چۆنیەتی دیاریکردنیان. من ئەگەر یان لایەنە سیاسیەکانیش بە تاکید لە عێراق و بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەندێک شوێن تەبیعیە حیزب و لایەنە سیاسیەکان نوێنەریان هەبێ، کۆمسیاریان هەبێ، لە هەندێک شوێن هەمووی بێ لایەنە، لە هەندێک شوێن با بڵین تێکەڵە، ئەوانە گرنگە، بەڵام خۆی ژمارەکە دەمێنێتەوە و بەو پێشی 3 ساڵ ماوەکەیان بەسەر ڕۆیشتووە بۆ ماوەی ئەم هەڵبژاردنە پێم وابێ بۆ ماوەی تا هەڵبژاردنەکە ئەنجام درێ ئەمانە بابرین متمانیان پێدەدرێتەوە ئەگە گۆڕانکاری بکرێیان ناوە لای پەرلەمانی کوردستانە، دواتر دەبێ هەموو ڕێکارە یاسایەکانی لە ڕابردوو بکرێ و کۆمیسیۆنێکی تازە هەڵبژێردرێتەوە، بەڵام ژمارەی کۆمیسیار زیاد ناکرێن، پێم وایە بۆ کوردستان بۆ 4 پارێزگان و کۆمیسیاری تر لە جێخۆیەتی. باش کاک ڕزگار بەڕێستان وەکو شارەزایەک لە بواری هەڵبژاردن زۆر جار گلەی ئەوە کرێت ئەڵێن دەبێت کە 6 مانگ بەر لە هەڵبژاردنەکان کۆمیسیۆنەکە کارا بکرێتەوە، مەجگەلەوەی کە کارا کرێتەوە کۆمەڵێک ئەرکی تریشیان لەسرە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن کە لەوانەیە تاوەکو 190 ڕۆژێ تاوەکو 300 ڕۆژ ئاوای بێت پێویستی بەوە بێتەوە ئامادەکاری بکرێت بۆ هەڵبژاردن. ئێوە گەشتبینن پێتان وایە کەوا کۆمیسیۆن کارە ئەکرێتەوە و ئەگەر بێت و بەر لە 6 مانگ کارە نەکرێتەوە کێشە دروستەکە بۆ هەڵبژاردنەکان هەڵبژاردنێکی ناتەواو دەرەچێت؟ خۆی ئەگەر کۆمیسیۆن هەموار نەکرێتەوە، کۆمیسیۆن کارا نەکرێتەوە هەر ناتوان هەڵبژاردن ئەنجام بدە، چونکە کۆمیسیۆن متمانەی پەرلەمانی کوردستانی لانەبێت ناتوانێت، واتە کەسی ئاساییەوە من و تۆ ئەمانە دەبێت متمانەی پەرلەمان وەربگرن بۆ ئەوەی چۆن دەڵێ بتوانن هەڵبژاردنەکە ئەنجام بدەن. ئەمە لە ڕابردوو ئەوایە ئەو 6 مانگە و ئەو ڕێکارانەی کە هەیە جێبەجێ بکرای، بەڵام 3 ساڵ بەسەری تێپەڕ بووە تازە جێبەجێ نەکراوە، بەڵام بۆ ئایندە ئێمە لە دوای هەڵبژاردنە ئەمێ وەکو یەکەم هێزی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای هەڵبژاردنەکە یەکەم هەنگاو ئەبێ ئێمە هەوڵ بدەین لە یاساکەش بیچەسپێنین، ماوەی کۆمیسیۆن تەحدیدی مۆعیدەکەکەین 4 ساڵە و قابلی درێژکردنەوەش نابێت، بۆی ئەو بابەتە کۆتایی پێبێت جارێکی کە
لە هیچ کاتێککە کۆمسیۆن نەتوانێت نەک 3 ساڵ بەسەری تێپەڕ بێت یەک ڕۆژی بەسەری تێپەڕ نەبێت. باش ئەگەر کەمێک بگەڕێنەوە بۆ ڕابردوو هەڵبەت بەڕێز پێما بێ پێشت خۆش نیە لەسەر و بابەتە قسە بکەیت بەڵام نزیکەی 5 مانگە بێت ئێوە گلەیەکانتان کردوتە پرۆژە یاسایەک و کۆمسیۆنیش 3 ساڵ ئەبێتکەوە کاران نکراوەوە. بڵێن کەوا کۆمسیۆن بۆچی بەر لەوەی کەوا تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە ئەم گلەی و گازندانەتان نەکردتاوەکو پێش ئەوە کۆمسیۆن کارا بکرێتەوە و کارەکانی هەڵبژارنیش ئێستا بە جوانی بەڕێوە بچووە. خۆی کوردستان من دەڵێم 3 ساڵە ماوەکەیان بەسەر چووە 3 ساڵە. یعنی ئەگەر کۆمسیۆن ئەگەر ئێمە 6 مانگ بەر لە ئێستا ئەو هەمواری یاسا و ئەمانەمان ئامادەکردوونی قاشمان کردووە لە پێش ئەوەش. بەڵام کە تو ئەبوایە 3 ساڵ بەر لە ئیستا کۆمسیۆنەکە کارا بکرایەتەوە یعنی کە تو کارا نەکراوەتەوە لە هەموو حاڵەتەکان دەبایە کۆمسیۆن هەموار بکرێتەوە یاساکەی چونکە یان نەبایە سیقەی پێ بدرێتەوە یان دەبایە کۆمسیۆنێکەکەی تازە دیاری بکرێتەوە. ئەوە سەبەبەکان و خەلەلەکان بووە. بەڵام ئێمە قسەمان کردووە ئێمە ڕای خۆمان دەربڕیوە ئێمە هەستمان بە گرفتەکان کردووە. ئێمە ئێستا کە خەریکین و تەفاهم و لێک تێگەیشتن نەکرێت لەسەر یاساکە خۆیمە 6 مانگە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی هەموو لایەن سیاسی و وانە لە سەرۆکاتی هەرێم کۆبوونەوەمان کردەوە پێشنیاریکە ئێستا دوێنێ و پێرێ تەفاهم و لێک تێگەیشتمان کردو هەرەوە پێشنیارانمان کردو زیاترمان نەکردووە بە 6 مانگ پێشێستا لەگەڵمان نەگەیشتونێتە ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئێستا کە تەفاهم دەکرێت ئەتر ئەوە باش ئێستا لەسەر هەموو خاڵەکان ئەگەنە ڕێککەوتن پرسیارەکە گەر بۆ شوێ بێ هەڵبژارد نەکرێت بەتەکیت ئەگەر لەسەر هەموو خاڵەکان ڕێکەوتن بکرێت طبعاً ئەو کاتە کۆمسیۆنە بێ کارا بکرێتەوە یاساکە هەموار بکرێتەوە کە ئەوانە لە پەرلەمان قرائی یەکەم بۆ هەموارەکە کرا کۆمسیۆن با بدەین لیژنەی خوبەڕایەکەی بۆ دروستکرا و دواتر مقابلاتی دەست پێ کرد و ئاڵ و گۆڕ و هینەکانی کرد و ئەوانە تەواو بوو مادای بەمانای ئەوە کۆمسیۆن کارا دەبێتەوە و یاساکەشت حاضر دەبێت کە ئێستا نە یاسامان هەیە و نە کۆمسیۆنمان هەیە یعنی ڕووی یاساییەوە کە ئەوانت ئامادە کرد ئەو ساکە هەموو هەڵبژاردنێک طبعاً پێویستی بە فترەیەک جەدوەلێکی زەمەنی انتخابی هەیە ئەم جەدوەلە عادەتەن کە هەموو ئەو بابەتانی کە ئێمە باسمان کرد ئامادە بێت لە 180 تا 210 ڕۆژی پێویستە کە جەدوەلی تەرقیمی یعنی ئەم جەدوەلە ئیتر جمعە و عوتڵە و ئانەی تیا نابێت و کۆمسیۆن دەچێتە ناو جەوی انتخاباتەوە طبعاً ئێمە چاوەڕی ئەوەین ئەو کۆبوونەوەی پێکهاتەکان بکرێت دواتر هەموو لایەن هێز و لایەنە سیاسیەکان دادەنیشینەوە لەسەر ئەو بابەتە ئینشاڵڵا پێمانش خۆشە پێکهاتەکانیش لێک تێگەیشتن و کاتی بووی دانراوە کێ وەکوتم مانگی دەیە کە وەکو ئەو دەنگانی بڵاو بۆ تۆ یان ئەم بابەتە حەزەکەم بۆی ئاگادار بن یەکێک لە کێشەکانی کوردستان ئەمە ینی من خۆم لە ڕابردوو لە عێراق بووم و جێگیری سەرۆکی کۆمسیۆنی عێراق بووم موعیدی انتخابات نابێ سەرۆکایەتی هەرێم یان هەر موەسسەسەیەک دیاری بکات بەبێ ڕاوێژ و تەنسیق لەگە کۆمسیۆن تەحدیدی بکات کۆمسیۆنەکەی تو ئێستا ماوەی بەسەر چووە ینی چۆن ئەتوانی لەگەڵ پرسیشی پێ نەکەی تەنسیقشی لەگەڵ نەکەی بڕی موعیدی انتخابات دانی لە کاتێکدا ئەم ماوەکەی بەسەر چووە ئەبێ جارێ ئەم متمانەی پێ بدەیتەوە ناتوانانی تەحدیدی موعید بکەیت تۆ یاساکەت ئامادە نیە هەموار نەکراوەتەوە ئەوانە ڕێک بخەی ئەوانە ئامادە بکەی زۆر ئاسایی کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ کۆمسیۆنی تازە متمانە پێدرا و ئەکرێت و ئەوان ئەو کاتە کۆمسیۆن خۆی لەبەر ئەوەی ئەمان ملزەمن بە جێبەجێکردنی هەڵبژارنەکە خۆیان دانیشن فترەی ماوەی هەڵبژاردن دیاری دەکەن ئەو ساکە سەرۆکایەتی هەرێم کۆمسیۆن ڕادەسپێرێت دەڕێ فەرمونون لە ماوەیە هەڵبژاردنکەنەوە پێشتر ئەمان ئەبێت تەنسیق و هەماهەنگی تەواویان کردبێت و تەنانەت ئەبێ بودجەکەشیان بۆ دیاری کرا باشە کاک ڕزگار کاراکردنەوەی کۆمسیۆن مەرجێکەوە 6 مانگ بەر لە هەڵبژاردن بێت ئەگەر مەرجە مانگی دەی بۆ دانراوە بێگومان نابێت زووتر بێت لە مانگی دە چونکە لەوانەیە فریانەکەون کەوا کارەکانی خۆیان ڕای بکەن مانگی دە نەبێت و مانگی 12 نەبێت دەچێتە ساڵی داهاتوو خۆی من ناڵێم خۆی مۆزوعەکە هەتاوەکو ئەگەر ئێستا ئێمە 6 مانگ بەر لە ئێستاکە ئەو پرۆژە هەموارەمان خستە بەردەستی پارتی دیموکراتی کوردستان و لە سەرۆکایەتی هەرێم زنجیرەیە کۆبوونەوەمان کرد ئەگەر لەسەر ئەم داخوازیانە ئەم پێشنیارانە ئەو تەفاهمەی چەند ڕۆژی ڕابردوو بکرایە ئێستا کە موعید انتخابات دیاری کرابوو ئێستا کۆمسیۆنیش کارا کرابەوە یاساکەش هەموار کرابوو
مۆعیدەکەش ئەڕۆیش لە کاتی خۆی بەڵام دوێنێ لە کۆبنەوەکە باسیوەتان کردکەوە کاتێک دیاری بکەن بە هەڵبژاردن. ئێمە تاوەکو ناتوانین کاکە من لە مەسەلەی انتخابات ئەوە نییە من بڕۆم شتێک ئامادە نەبێ پێی برم با بڕۆین باسی شتێکی تر بکەین. ئێمە مەسەلەن بە تایبەتی لە تهدیدی ڕۆژی انتخابات ئێمە خۆمان کاکە لەو بابەتە خۆمان ئیش شارەزاین لە بابەتەکە تا کۆمسیۆن و یاساکەت ئامادە نەبێت متمانە پێکراو نەبێت لە پەرلەمان جێبەجێ نەکرێت تۆ ناتوانانی هیچ مۆعیدێک تهدیدکەی و کەسیش نییە هێز و لایەنە سیاسیەکانیش ناتوانن مۆعیدی انتخابات دیاریکەن تەنها ئەو لایەنە بۆی هەیە دیاریکات ئەمیش کۆمسیۆنی هەڵبژاردننی کوردستان دەبێت کە متمانەی پەرلەمان وەربگرێتەوە دیاری بکرێت بووی. باشە سەبارەت بۆ داتایانەی کەوا داتان ناوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەشێکی زۆری ئەو داتایانەی هەڵبژاردننی عێراقە ئەوەی کە سەبارەت بە هەڵبژاردننی عێراقی ئێوە چۆنێ بین پێتان وایە کەوا باش و پێشکەوتووە مەبەستم لە پرسیارەکان سەبارەت بە بۆ نمونە بایۆمەتریەکان بایۆمەتریکە هەمان ئەوەی کەەوە کۆمسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانی عێراقە بەکارهێنرێتەوە ئەمانە چۆن نەبینن ئێوە پێتان وایە کە ئەوە باشە پاکە باشە بێخەوشە و جارێکتر بەکارهێنەوە لە عێراق زین چۆنە عێراق بە سیستمێکی باش بایۆمەتری کردووە ئەو کەسێک کە خۆی حزوری نەبوو بێت خۆی بەسمەکانی وەرنەگیرا بێت خۆی باڵێن هەموو ڕێکارەکان بە حزوری خۆی نەبوو بێت نەکرێت ئەکیت تۆ سیستمێکی بایۆمەتری ئەلکترۆنی بێت خۆتیش دەنگدەر خۆی چۆتە ناوەندەکان و خۆی تەحدیث کردو خۆی تۆمار کردووە ئەکتیڤترە لەوەی کە سزلێکی وەرەقی بێت کێشە و گیر و گرفتی زۆر دەبوو ئەمە بەڵام ئەمەی عێراق دەتوانم بڕێم تا ئاستێکی زۆر زۆر باش متمانە پێکراوترە. باشە لە عێراق بەگشتی وە لە کوردستانیش بە تایبەتی کە بڕیارە هەڵبژاردن ئەنجام بدرێ هەڵبژاردن بۆیە کە ژیانی خەڵک باشتر بکرێت گۆڕانکاری سیاسی ڕووبدات پێتان وایە کەوا ئەمە دروست بکات هەڵبژاردن چۆنە هەڵبژاردن عادەتەن گۆڕانکاریە لە هەموو 4 ساڵێک بووە چەموو 4 ساڵێک دانراوە بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت بۆ ئەوەیە گۆڕانکاری لە هەموو سێکتەرەکان لە هەموو ئەسەسەکانی دەوڵەت بکرێت نوێکاری بێتە پێشەوە بەرنامجی حکومی گۆڕانکاری بەسەر دێت هەموو سەرۆک وەزیرانێک کە دێتە پێشەوە بەرنامەیەکی تایبەت بە حکوومەتەکەی هەیە لە ماوەی 4 ساڵی داهاتوو خۆتان ناگەدارن لەگەڵ دەست بەکاربوونی بەرنامێکی حکومی تەقدیم دەکات کۆمەڵێک بابەت و بەرنامە ڕادەگەێنێت پرۆژە ڕادەگەێنێت بۆی چۆن دەڵێ پلانی 4 ساڵی خۆی ڕادەگەێنێت بۆی کار بکرێت بە ئەکیدی و دڵنیایەوە هەر حکوومەتێک کە هەڵبژاردنی بکرێت گڕوتوینێک دێتە پێشەوە بەرنامەکان گۆڕانکاری بەسەر دێت ڕەنگ بێ وەزیرەکان و پۆستەکانی تریش گۆڕانکاری بێت تازەگەری دێتە پێشەوە و بەردەوامیش دەبێت ئەوە بۆ ئەوەی خۆتیزانی بە هەڵبژاردن چێبڕچێە بۆ ئەوەی بۆ هەڵبژاردننی ئایندەش ئەم حکوومەتە چەند توانیوەتی خزمەت بکات چەند دەتوانێت ڕاستگۆ بووە لەگەڵ دروشمەکانی لە هەڵبژاردن دوایتر لە هەڵبژاردننی ئایندەگەر ئەو دروشمانە جێبەجێ نەکرابێ یاخود ئەو بەڵێنانەی بە خەڵک دراوە خۆ خەڵکیش محاسبەیەکات بۆیە هەڵبژاردن پێم وایە باشترین ڕێگە چارەسەرە بۆ زیاتر تەقدیمکردنی خزمەتگوزاری بۆ پێشکەوتن و ڕێخستنەوەی ژیانی خەڵک جێبەجێکردنی داخوازی خواستەکانی خەڵک باشکردنی بژێوی خەڵک ئەوەتە ڕئیسی وزەرای عێراق لە ماوەی چەند مانگێکە دەست بەکار بۆ کۆمەڵێک پرۆژەی باڵین لە بەرنامەجی حکومیەکەی کۆمەڵی پرۆژەی گرنگی کرد جێبەجێ کردووە لە دامەزراندن لە پرۆژەی با بڵین ئاوەدانکردنەوە دابینکردنی زەوی بۆ خەڵکی خانە نشین و ئەوانە هەمووی ئەسبابەکەی ئەوەی ڕئیسی وزەراکە تازەیە حکوومەتەکە تازەیە بەرنامەیەکی تازەیە ڕەنگبی ئەمەی دوای ئەویش بێت پرۆژەی زیاتر تەقدیم بکات ئەمە هەمووی ئەتوانم برێم هەنگاوی باش دەبێت هەڵبژاردن هەمیشە گۆڕانکاری باش دروست دەکات زۆر جاری ژواهەیە ئەو کەسەی کە دێتە پێشەوە ڕازگۆ نابێت لەگەڵ بەرنامەجە حکومیەکەی ئەوە بەدڵنیایەوە خەڵک و شەقام ئەو کاتە بەڵام کاگۆزکار خەڵک لەوانەیە چ لە هەڵبژاردننی عێراق بێت یا هەرێمی کوردستان بێت دەڵێت کە هەڵبژاردن ئەگەر بکرێت و نەکرێت هیچ لە وەسعەکەی من ناگۆڕێت ینی خەڵک ئەتوانین بڵێن جۆرێک لەوەی کە متمانەی نەماوە ئەوەی کە پێویستە ئێستا لەسەر هەرێمی کوردستان کە هەڵبژاردنێکی لە پێشە چی بکات بۆی کەەوە ئەم متمانەیە بگەڕێنێتەوە ئێمە پێم وایە هەڵبژاردننی کوردستانیش ماوەی خۆی ماوێتی دەست پێ بکات بەڵام فعلەن خەڵک کێشە و گیر و گرفتی هەیە متمانەی کەمە متمانەی بە یاسای هەڵبژاردنەکە نیە ئیتر چی جای بە متمانەی بە حکوومەتەکە بێتەوە خەڵک بەڵێنی زۆری پێدراوە خەڵک زۆر جار لە
هەڵبژارنەکان بەڵێن و شتی زۆر دروشمی قەبە و جێبەجێ نەکراوە پێم وایە خەڵکی کوردستانیش خەڵکێکی وشیارن و هەموو دەورەیەکی ئینتیخابیش وشیارترن بە ئاگان بۆیە لەمە دووە حیزبە سیاسیەکان دەبێت وریابن بە ئاگا بن خاوەنی بەڵێنی خۆیان بن خۆتان ئاگادارن لە سەرەتای دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەتەکە شەریکی ئەساسی حکوومەتەکە بووە و لە ڕابردووش سەرۆکی حکوومەتی هەرێم بە چەند دەورەیەکیش لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاری باشش کراوە بەڵام لە دوای ئەم چەند ئینتیخاباتی ڕابردوو خۆتان زانانی ئێمە لە ناو پرۆسەکە بووین بەڵام کە ئێمەش وەکو یەکێتی گەیشتینە ئەو حاڵەتی خەڵک بێزارە لەم حکوومەتە خەڵک متمانەی پێنەماوە ئەوە تا ئێمە نوێنەرەکەی ئێمە کاقوبات جێگیری سەرۆکی حکوومەتە کۆبنەوەکانی بەجێهێشتووە واتە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ناڕازیە ئێمە کە ناڕازین وەکو خەڵک ناڕازین خۆمە خۆمان بە خاوەنی خەڵک و جەماوەری کوردستان دەزانین لە دووهۆکەوە تاوەکو هەڵەبجە بۆیە جێگیری سەرۆکی حکوومەت لەناو حکوومەتەکە بگاتە ئەو قەناعەتە ئەم حکوومەتە ناتوانێت خواست و داخوازەکانی خەڵک جێبەجێکە کۆبنەوەکانی بەجێهێشتوو بووە. باشە کاک ڕزگار لەوانەیە هەندێک جار کە باسی هەڵبژارن نەکرێ هەندێک کەس بڵێ بایکۆتی هەڵبژارنەکانەکەین هەڵبژاردن ناکەین ئەمە شەر لە زمانی ئەوەی کە متمانەیان بە هەڵبژاردن و گۆڕانکاریانە نەماوە کە گوۆی ئەنجامەدرێت ئەگەر بێت و هاوڵاتیان بایکۆتی هەڵبژاردن بکەن بە هەمان شێوەی کورسی کۆتاکانە مەش نابێتە دەرفەتێک بۆ هەندێک لایەن ئەم دەرفەتە بقۆزنەوە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان وڵا بەشداری نەکردن خراپە باش نییە چونکە تۆ مافێکی سەرەتایی خۆتە تۆ بە دەنگەکەی خۆت ئەتوانی گۆڕانکاری بکەیت تۆ بە دەنگەکەی خۆت ئەتوانی نوێنەری حەقیقی خۆت هەڵبژێری تۆ ئەتوانی بە دەنگەکەی خۆت داخوازی خواستەکانی خەڵک بەجێبێنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرنامەیەکی تازە بە هەنگاوێکی تازە لە سەنگەری خەڵکەوە داکۆچی لە مافەکانیان دەکا زۆر باشە خەڵک ئەمجارە هەم بۆ تەحدیسوی ناوەکان بۆ گەنجەکان بۆ موالیدە تازەکان بڕۆ ناوی خۆیان تۆمار بکەن چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان چی کرد ڕازی نابێت بە ئەوەی خەڵکی کوردستان خەڵکی دەڤەرەکان فەرامۆش بکرێت خزمەتگوزاری تەقدیم نەکرێت ئەکید ئێمە لەگەڵ گۆڕانکاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوەی بەردەوام داین یەکێتیش هێزێکی سیاسیە لە سەرەتای دامەزراندنیەوە لەگەڵ خەڵکی کوردستان بووە لەگەڵ خەڵکی زەحمەتکێش و خەڵکی بەشمەینەتی کوردستان بووە بۆیە زۆر ئاساییە بۆ یەکێتی کە هەڵوێست زۆر بگرێت لە پێناویەوە. باشە لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژارنەکان بە تایبەت سیستمی فرە بازنەی چوار ئەتوانین بڵێن بازنە بۆ پارێزگاکانی هەرێم ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە کەوا هیچ لایەنێکی تر بە تایبەت یەکێتیش گلەی نامێنێت ئیتر بڵێت مافم خۆراوە دەنگەکانم خۆراوە لە دوای ئەوەی کەوام سیستەمە پێڕەوەکرێت هیچ لایەنێک بۆی نییەک ئیتر گلەی بکات خۆی ئەم گۆڕینی یەک دائیرەی بۆ چوار بازنەیەکێکیان ماف بۆ هەموو سنوورەکان دەگەڕێتەوە هەموو پارێزگایەک خەڵکەکەی خۆی دەنگ بۆ کاندیدەکەی خۆیدا لە ڕابردوو لە یەک بازنەی پارێزگا هەبووە ما حەقی خۆی 24 کورسی بووە هەمیشە 34 کورسی هێناوە لە هەر ئەم نظامی ئینتیخابی لە ڕابردوو هەبووە زۆر کێشە و یەکێک لە کێشە و گیرروگرفتەکان ئەوە خەڵکی دووهۆک ئەتوانی وێتی دەنگ بۆ هەڵەبجە بدات خەڵکی سلێمانی توانی وێتی دەنگ بۆ هەولێر بدات ئەوە وای کردووە لە هەر پارێزگایە کە ڕێژەی دەنگ دەرکەم بوو بێت لە پارێزگایەکی کە ڕێژەی دەنگدەری زیاد بووە کورسی ئەو پارێزگایی کە بەشداری کەم بۆ شوێنێکی کە ڕۆیشتووە بەڵام ئەم چوار بازنەیە ئەوە بەجێ دەدێت هەموو پارێزگایەک کورسیەکانی خۆی دیاری کراوە خەڵکەکەی خۆی دانیشتوانی خۆی گەڕەکەکەی خۆی قەزاکەی خۆی دەنگ بە کاندیدەکەی خۆی دادواتە هەم خەڵکەکە کاندیدەکەی خۆی ئەناسێت چیە هەمیش کاندیدەکە ئەکەوێتە ژێر بەرپرسیارەتی ئەو سنوورەوە ئەگەر خزمەت بەو منتیقەیە نەکە ئەگەر داکۆچی لە داخوازیەکانیان نەکە خەڵک جارێکیکە دەنگی پێنادات ئەم سیستمەی چوار بازنەیە ئەمانەی ڕێخستۆتەوە کە باز لە بایۆمەتری و بەکارهێنانی ئەو سیستمەی کە لە عێراق کراوە سجلی تۆماری دەنگدەرانەوەوانە بە تاکید ئەمەتر هێز و لایەنە سیاسەکانە هەمومان کۆچین هەمومان پێشنیارمان کردو ئیتر گلەیی و
ڕخنەی ئەوە نامێنێ خەڵک ترسی لە پرۆسەکە هەبێت ترسی لە ئەم سیستمە هەڵبژارنە هەبێت. کاک ڕزگار سەبارەت بە یاسای هەڵبژارنەکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان کۆمنتان چییە لەسەر یاسای هەڵبژارنەکانی عێراق چۆن بینن؟ یاسای هەڵبژارنەکانی عێراق خۆتان زانن بە چەندین جار گۆڕانکاری هاتووە لە 2005 سیستمێکی هەڵبژاردن بوو یاساکەش بەنەوەیچکە بوو لە 2010 لە 14 لە 18 بە قانونێک و سیستمێکی تر بوو لە 18 طبعا لە 14 لەگە 14 فەرقێکی هەبوو بوو لە 14 سیستمی یەکدەستی و ئەوانە بوو لە 18 بوو بە بایۆمەتری و عەدو فەرزیە دەوی لە 21 جارێکیکە گۆڕانکاری کرا هەموارێککە کرابوو بە 83 بازنە و تەرشیح بووە فەردی تەمان لە عێراق ڕقمی هەموو ئەو کێشە و گیر و گفت و مەشاکیلانەی هەیە بەڵام بەردەوام بوون لە گۆڕانکاری لە سیستم لە هەمواری یاسا ئەوە وای کردووە کە زیندوی هەبێت بۆ هەڵبژارن و ئەوانە ئیستا جارێکی کەەوە لایەنە هێزولانە سیاسەکانی عێراق خەریکن سیستمەکە هەڵبژارن ئەو یاسایی کە لە 21 هەڵبژارن پێکراوە بیگۆڕنەوە بۆچی بۆ ئەو هەمواری یاسایی کە ئێستا ئێمە لە کوردستان پێشکەشمان کردو ئامادەمان کردووە هەمان یاسا عێراق دەبێتە 18 محافەزە دەبێتەوە سیستمی قائیم و نیمچەکرە تەمسیل نسبی و ئەوە ینی دەتوانم بڵێم سیستمێکی گونجاوە بۆ عێراق چونکە عێراق خەڵکی پێکاتی جۆرا و جۆریکە محافەزەکان با بڵێن فراوانن بەڵام لە سێ نەتەوەی با بڵێن سێ پێکهاتەی ئەساسی وەکو شیعە سوننە کورد و لە کەرک و گشتخۆتانزان تورکمان و کلد و ئاشوورۆوانە ئەم سیستمی هەژدە بازنەیە دەتوانم بڕێم متمانە و ماف و کەمترین دەنگی ژەفەوتێ. کاک ڕزگار هەرێمی کوردستان خاوەنی دەستور نییە لە هەر خولێکیشا دەڵێن کە ئەم خولا بێتە خاوەنی دەستور ئەگەر من شەمان پرسیار بکەمەوە ئەم خولا هەرێمی کوردستان ئەگەر هەیە بێتە خاوەنی دەستوری خۆی لە ڕابردوو لەسەر مەسەلەی دەستور خۆی کوردستان زەرورە دەستوریی تایبەت بەخۆی هەبێت بەڵام پێچەوانەی خاڵ و بڕگەکان و مادەکانی پێچەوانی دەستوری عێراق نەبێت لە ڕابردوو لیژنەیەکی دەستوری ئامادەکرا بە کۆمەڵی خەڵکی یاسا ناسکم پێم وابێتێک لە شارەزاکانی یاسار خەڵکی کەرکوو بوو لە لیژنەکە بەڵام بەهۆی کێشە و گیر و گرفت و مەسەلەی ڕیفراندۆم و ئەوانە ئەم لیژنەیە دواخراویشەکانی نەکرا بەڵام پێم وایە لە ئایندە لە دەورەی داهاتوو ئەبێ پەرلەمانی کوردستان ئێمە لە ڕابردوو هیچی نیشتیمانی کوردستان هەوڵشماندا داخوازمان کرد بەڵام بەهۆی ئەوەی تیمەجارە یاسای هەڵبژاردن و بابەتانەمانی نەکردووە چارەسەر نەکردووە بەڵام پێم وایە لە دەورەی ئایندە هەنگاو ئەندرێت بۆ ئەوەی کوردستان بێتە خاوەنی دەستوریی هەرێمەکەی خۆی. باشە سەبارەت بە بودجە قسەت کردکەوە بۆ هەڵبژارنەکان پێویستە هەرێمی کوردستان ئەم بودجەیە چۆن تایبەتەکە بە هەڵبژارنەکان ئەمە شەر پەیوەندی بە عێراقەوە هەیە یان جیاوازە؟ خۆی ئەم پێداویستیانی کە لە هەڵبژاردن داوامان کردووە کە کۆمسیۆنی عێراق کۆمسیۆنی کوردستان دوای کاراکردنەوەی ئەبێت تەنسیق و هەماهەنگی کات لەگە کۆمسیۆنی عێراق خۆی لە هەموو هەڵبژاردنی پەرلەمانەکانی ڕابردوو کوردستان خۆی بودجەی بۆ خۆی دابین کردووە لەسەر وازانم بودجەی سیادیە ئیتر ئەو کاتە من خۆم گوێم لە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بووە خۆی گوتێتی ئەمە بودجەمان ئامادەیە ئەمان ئامادەیان کردو ئەگەر عێراقیش پێداویستەکان ئەو کاتە ڕێککەوتن دەکرێت لە بینی کۆمسیۆن و کۆمسیۆنی کوردستان و کۆمسیۆنی عێراق و تەنسیقش لە بینی هەرێم و بەغدا بۆ ئەوەی بەچ میکانیزمێک و ئەو بودجێشی کە پێویستە چۆن دابینیکەن بەس من خۆم گوێم لێ بۆ کەوان دەرن ئێمە بودجە دابین دەکەین. چاودێری ڕێکخراونە دەوڵەتیەکان وانێ خۆیەکان تا چەند گرنگە بۆ هەڵبژارنەکان بۆی کەوا ساختەکاری تێدا نەکرێت هەموو هەڵبژار هیچ هەڵبژاردنێک لە کەرە عێراق یان لە کوردستان بکرێت بەتەکید ئەوە نەتەوەی گورتوەکان لە عێراق وجودیان هەیە فەریقی نەتەوەی گورتوەکان لە کۆمسیۆنی عێراقێ لە هەولێریش بە بەردەوامی چاودێری وتوێژەکان و یاساکان دەکەن و گرنگیشە بەڕاستی هەموو سەرکەوتنی هەموو هەڵبژارنێک بەندە بە ئەوەی چاودێری نێودەوڵەتی ڕێکخراوەکان نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان پاڵپشت بن پشتگیریکەن و چۆن دەڵێ و دەستخۆشی و بەرنامە و یاخود پاڵپشتی ئەو بەرنامە و سەرکەوتنی و هەڵبژارنەکان تەمەنەوە کاریگەری هەیە لەسەر پرۆسەی مەدەنی دیموکراسیەکان. باش کاک ڕزگار وەکو کۆتا پرسیاریشم بە بەڕێزت فشاری نێودەوڵەتی کاریگەریە بێت لەسەر ڕێککەوتنەکان بۆن منەگەر فشاری نێودەوڵەتی هەبێت کەەوە پارتی دیموکراتی کوردستان دەتوانین بڵێن جۆرێک لە ناچاری هەبێت هەم سەبارەت بە کورسی پێکاتەکان هەم کۆی خاڵەکانی تریش بگاتە ڕێککەوتن لەگەڵ لایەنەکانە و هەڵبژاردن ئەنجام بدات. مەسەلەی فشاری نێودەوڵەتی خۆت و یاسا ئەم یاسایە بۆ هەڵبژاردننی هەرێمەکەی خۆتە
خۆتو مەسەرەن فترەیەکی زەمەنی دیاری کردووە بۆ هەر 4 ساڵێک هەڵبژاردن دەکرێت. دووەم ئەم یاسایە کە سەر کێشە و گیر و گرفتەیە لە بینی هێز و لایەنە سیاسیەکان لەسەر چەند بابەتێک. خۆتو ناکرێ مەسەن هێزی نێودەوڵەتی ناتوانێت بێ ئیجباری لایەنێک بکە تۆ مەسەرەن ئەم یاسایە خۆ ئەوانش خەڵکی شارەزا و پسپۆریان هەیە دیراسی یاساکەیان کردۆزان کێشە کەم و کوڕیەکان لەکوێ ئێمە خۆ ناکرێ بڕۆینە ناو ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ناڕۆینە ناو پرۆسەیەکی هەڵبژاردنەوە تۆ یاساکە وتومانە لە دنیا لە عالەم ئێستا یاسایە بەکار نایە کێشە و گیر و گرفتی هەیە مافی خەڵکە کە مافی پارێزگاکان بە یەک بازنەی پارێزراو نییە هەڵبژاردنەکە ئەگەر بە بایۆمەتری ئەوانە نەبێت متمانەت پێ نییە خۆ ناتوانێت فشار بکرێت بڕۆ ناو هەڵبژاردنێکە و توش پێشوەختەش دۆڕاوی پێشوەختەش هەڵبژاردنەکە ساختێکیان بکرێت پێشوەختەش مافی پارێزگاکان خوراو بێت ئەمان ئەتوانن هاوکارت بن ئەتوانن کار ئاسانیت بۆ بکەن ئەتوانن پرۆژە پێشنیارت بۆ ئامادەکەن ئەم ڕێگایە باش نیە ئەمەیان باشترە دەتوانن لەو نێوانە ئەم ڕێگایە هەڵبگرنەوە ئەو ڕێگای یاسا چونکە لە ڕابردووە هۆشداری هەبووە لە مەترسی ئەنجام نەدانی خۆی هۆشداری هەیە لە مەترسی ئەنجام نەدانی بیکەن هەڵبژاردن ئەنجام بدەن باشە بەڵام تۆ کە یاساکە هێز و لایەنە سیاسەکان تو لە کوردستان چەند لایەنی سیاسی هەیە ئێستا ئەوەندەی لایەنە سیاسی کاریگەریەکانی کە هەیە کە بڕواان بە یاپیان و یاساکە باش نییە کۆمسیۆن ناتەواوە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرت و لەسەر هەموارەکەش نەوەی نوێژە ئیتر خۆش پێمایەوە. زۆر باشە زۆر سپاس ڕزگار حاجی حەمەند دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پرسراوی دەستگاکانی هەڵبژاردنی یەکێتی کاک ڕزگار زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڕێزان زۆر سپاس بۆ ئەوەش کە بینەربوون هەر شاد بوون خواتان لەگەڵ.